دوای هێرشەکەی هەینی ڕابردوو بۆ سەرسیاجی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی تا ئێستا کاردانەوەکان هەر بەردەوامن لە ئاستیباڵادا هەروەها دەرەوە و ناوخۆش بە هەمان شێوە هۆکارەکان تا ئێستا بەو شێوازەی کە باسی لێوە دەکرێت ڕوونکردنەوەی زۆرتری لەسەر نەدراوە بەڵام پەرلەمانی عێراق لیژنێکی دوێنێ ناردە سلێمانی بڕیارەکە لیژنەی دیکە پێک بهێنرێت بۆی کە بتوانن لەبارەی هۆکارەکانی ئەم ڕووداوە و هەروەها بڕیارەکانی حکوومەتی عێراقیش زیاتر ڕوونکردنەوە بدەن. من میوانێکم لەگەڵ دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم بەڕێز سەگڤان سندی جێگری سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵمان. بەڕێز سەگڤان ئەم کاتت باش دوێنێ شاندێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیژنەی ئاسایش و بەرگری سەردانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیان کرد. ئەنجامی سەردانەکە چی بوو؟ ئایا تەنیا سەردانێکی مەیدانی بوو؟ سڵاو ڕێز بووە بۆ بینەرێت تەلەڤیزیۆنا 24 بەڵێ دهی شاندێکش لەژنا ئاسایش و بەرگریە عێراقێ سەرۆکاتیە سەرۆکێ لەژنێ سەردانە سلێمانیە کردن و ئەو سەردانەژێک طبعاً فقط سەردانێکی مەیدانی بی و دێت تێن تەقیراخوا ڕەفەکەم بۆ سەرۆکاتیە پەرلەمان. باشە چی لەسەر ڕووداوەکە کۆکراوەتەوە؟ چ بەڵگەیەک لە بەردەستە؟ هۆکارەکانی پشت ڕووداوەکە دیارن؟ ڕووداوەکە دیارن کواوە درۆنێکی تورکی بیهاتە ئەو گولە بارانکرا ئەو نێزیک مەتاری سلێمانیە جێ مەتاری. بەڵێ پێشووتریش لە ڕابشکاری ئاسایشی نیشتمانی عێراق هەر ڕۆژێک دوای ڕووداوەکە سەردانی ئەو شوێنەی کرد بڕیارەکە لیژنەیەکی پەیوەندیداریش لە نێو پەرلەمانی عێراق بۆم بابەتە پێک بهێنرێت. پەرلەمان دەتوانێت لەم بارەوە چی بکات لە کاتێکدا هێرش بۆ سەر فڕۆکەخانەیەکی مەدەنی کراوە؟ طبعا پشتی به سەردانە لەژنا ئاسایش و بەرگری چووە ئەس تەوەقعم ئەوە دێ گەل لەژنا علاقات خارجية هر برلمان دي كوم بنو دي رابورتا كي تقديم رئاسية كانوا دي بياري اللي دريخم. بله. شوي رابردوش. قال لجنة علاقات خارجية كوم ببين. بله قوي شوي رابردوش شاندي أساش وبرجري برلمان لقال وزيري برجري عراق سبارت بن بابت كوبونة تواهج زانياريك لباري كوبونة وكان ينهيا شيانو تولا كوبونة وكا. راستا دي ما قال برز وزيري برجري عراقي كوم بي بس نلسر قصفة سليمانية سر هندك شولة وزارته هيج بحثي سليمانية وقصفة سليمان مطار سليمانية نها تكريني سر هندك احتياجات وزارته ومشكلة وزارته وقال هاي كاريا شوكو موازنة ديت موازنة ديت خاري وموضوع موازنة وحصة وزارته وكيموكاسية وزارته دابين بکن. بله لارون کردنەوەیەکدا پەرلەمانی عێراق دەڵێ کە لە لیژنە پەیوەندیدارەکانی نێو پەرلەمان لایەنە پەیوەندیدارەکان لیژنەیەک پێک دەهێنن بۆ لێکۆڵینەوەی ورتر لەم ڕووداوە. ئەم لیژنەیە کەی تێدان؟ ئایا لایەنی دەرەکیشی تێدایە یا تەنیا حکوومەتی عێراق لەم لیژنەیەدا کار دەکات بۆ زیاتر ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە؟ توقع من لجنة أو لجنة كون بتش لجنة آسايش وبرجري ولجنة علاقات الخارجية وقال حكومتها فدرالي. بس ده كون ده برياردن. باشا پەرلەمان هەوڵی نەداوە لایەنی پەیوەندیدار بەم هێرشە بانکشتی پەرلەمان بکات بە تایبەتی وڵاتێکی دراوسەی عێراق تۆمەتبار دەکرێت بەوەی کە هێرشەکەی ئەنجامدا بێت هەرچەندە تا ئێستا خۆی پشتڕاستی نەکردوێتەوە کە هێرشەکەی کرد بێت. هیچ هەوڵێک هەیە لەو بارەوە؟ حتى انه كان هذه رابورتا لجنه اسايش وبرجريه طبعا او رابورت ده تشتاوي ده ما هيك جد طبعا تجي هم بيك يارد هيرشت الدولة الدول بلد هريمة كردستان وعراق كنا طبعا ابتشتا نايت انكار كرني عملو كاجي ديجي هندنا كو هل تعدايا كش على هلا كيف بيت آن بريكا فروكي آن بريكا توبي بالتعداء أخا كهرمي وعراقي لا يتقبل كرني. بله. جواز لم بابتا ما بابتا كي ديكش لبرزت برسم برزت اندامي أنجمني نونراني عراقي سبارت با بروجه ساي بودجا بريارك خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت کەی دانیشتنی پەرلەمان بۆ خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجە دەکرێت هاوکات پشکی پێشمەرگە لە پرۆژە یاسای بودجەدا چۆن دەبێت؟
بله ان شاء الله رجع شنبيه برياره جلسه ريند خوره و دي نسبة بو پیشمرگه موازین دا واضحه بجم فقرا پازدید بیجتن موچا پیشمرگه اج لسر مخصصات قيادة قوات البرية ديدن الديف نسبة سكانية بارزقها يعني بريال واضحة وموجة يا بيشمرقية طبعا أبا چند سالة بحثي بيشمرقية هل بوجه ده نهتا كريني بس بيجاري ديال بيا كو دلكي باج ورقرت يعني دلكيش عالي ورقرت ديال كيا قيادة قوات برية أو موجة دشوي دلتت ورقرتني وواضح كرياجي كو ديف كتافة سكانية بارزقها بەڵێ ئەو بڕی کە دیاری کراوە لە ئەو ئاستەدا چاڕوانەکانی باشە و بڕی کە دیاری کراوە لە ئاست چاڕوانەکانی کووردا هەیە بۆ پێشمەرگە بە تایبەتی و هەروەها ئەی هیچ بربەستێک لە بەردەم تێپەڕاندنی پرۆژە یاساکەدا ئێستا دەبینن لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا؟ نه ديت فردا مثلا عنده مشكلة بس احتمال الرقم يعني عندك رقم بو عندك وزارات عندك اشكالات بكافني بس وقت موشاد رجع شنبه خواندنا دو خوينت و انتظار كان خواندنا سي دنگی سر بدن بله برای سگوان سندی جگری سروکی لیجنه سایش و برگری لنجمنی نونرانی عراق لبغدا و لگلمان بوی زور سپاس